ئێستا لە پێنجوێن ئێمە ماوەی چەند ساڵێکە لە بواری پەتاتەیەواتە پەتاتە بەرەمهێنین. بەرهەمەکانی پێنجوێن با بڵێن کە ئێمە لە ئێستا ئیشی لەسەر ئەکەین بۆ لایەنی پیشسازی و بۆ بازاڕیشە، بۆ پیشسازی واتە بۆ بەرهەمهێنانی چپسە. ئەوەش بەپێی ئەو پەتاتەی کە بۆ بەرهەمهێنانی چپس گونجاوە ئەبێت کوالیتی و تایبەتمەندی خۆی هەبێت. لەوانە ڕێژەی شەکری دیاریکراوەوە ئەو پەتاتی کە ئەکرێ بەجد نابێت ڕۆن وەربگرێت. ئەگەر ئەمەش کە بۆ لایەنی تەندروستی گونجاوترەوە لە جۆرەکانی پەتاتەی تر. ئێمە چەند جۆرێک کە ئیشی لەسەرەکەین تۆوەکان تۆوی با بڵێن پەتاتەی هۆڵندین. ئەم ساڵ بۆ ساڵی یەکەمە لەم جۆرە پەتاتانە لە کوردستان و با بڵێن لە عێراقیش کە کرابێت کە واتە بەرهەم هێنرابێت. سوپاس بۆخوا بەرهەمەکانی باشە و گونجاوە بۆ کەشوهاو بۆ خاکی کوردستان. ساڵانە بەرهەمی ئێمە واتە ئێمە بۆ ماوەی 5 بۆ 6 ساڵە لەم بوارە کار ئەەکەین و ساڵانە واتە هەوڵی زیاتر و زیاترمان داوە بۆی زیاتر بەرهەم بهێنین. بەرهەمی ساڵانەی ئێمە بوون ئەگەر باسی ئەم ساڵکەین لە 1500 بۆ 2000 تەن دەبێت. بەشی زۆری بەرهەمی ئەم ساڵمان واتە بەپێی ئەقدێک لەگەڵ کۆمپانیایەکە کە بە ستانداردی جیهانی لە بواری جپسا ئیژەکەن ئێمە لەگەڵ ئەو بەرهەمەکانمان بۆ ئەوانە و بەشی بازار بۆ بازاڕیش بەرهەممان هەبووە بەس بە شێوەیەکی کەمتر. کەشوهەوای پێنجوێن و خاکەکەی بەتەواوی گونجاوە بۆ بەرهەمهێنانی پەتاتە و ئێمە ئەم ساڵ لەسەر 4 بۆ 5 جۆری تۆ ئیشمان کردووە بەرهەممان هێناوە. سوپاس بۆخوا هەمووی گونجاوە. هیوای ئەوەی کە خۆشبەختانە چەند ساڵێکە جوتیاری زیاتر لەم بواری پەتاتەیە ئیشەکەن و بۆ تا ساڵ بە ساڵ لە بواری فراوانبووندایە بە ئومێدی ئەوەی کە خەڵکێکی زۆر لەم بوارە ئیشکەن لەبەر ئەوەی پێویستمان بە بەرهەمی دەرەوە نەبێت، پارەی خۆمان لە ناوخۆی خۆمان نابێت، نەچێتە دەستی ئەو وڵاتانی کە دراوسێمانن، پارەمان نەچێت بۆ ئەوە بەرهەمی ئەوان نەیەت بۆ ئێمە. وڵای شەو سەعات سێ شەو هەڵەسین لە سەی سایەقۆ یین و لە دوای توێتا و سەرمان لێمانەدا یین بۆ سەر ئیشەکەی ترنا 5 دەچینە سەری یان 6 دەچینە ئەگەینە بەرۆینە سەری و تر حتا سەعات چوار ئاوا ئیشەکەین بۆ دامایی و ئەم پەتاتەیە وەچین بۆ تەماتە وەچین بۆ بیبەر و ئەڕۆین بۆ هەموو شتێکە ڕۆین. وەڵا لێرە بۆ پەتاتە بە بیزیشەکەین بەس بۆ تەماتە شت بە 5 و 25 و تر ئاوە. فرەوڵا ناڕەحەتە دانەی تۆ حتاکو یەوارە و ناڕەحەتە و پشت و یێشێ و قات و یێشێ و ئەمە ئیشەکەی. ئەرەوەڵا باشە خوانەی بڕێ 20,000 بۆچی خراپە لەم بۆش دەی خەرچکەی دەی هەر هەڵەگریت و هەچی کرێتی بێداماوە چی کرێتی نەیە باشە وڵا کۆیە کاتۆ ئاشنژن باشە بەخوارن پیا و مناڵ و مەزمەکە ئەوە شەڕ و نەزان ناتوانێت دانەوێتەوە ژنەکە باشترە فەقیرە ئەی زۆری ژنێرن بۆ ئیش ژنەکە ئازاتریشە و بێدەنگە و مناڵ کوڕێکی مبایلی هاوە گوێیان و